بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵین لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. دوو ڕۆژی ڕابردوو ماوەی یاسایی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆتایی هات و پێش ئەوە پەرلەمانی کوردستان بە زۆرینەی دەنگی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان بۆ ماوەی ساڵێک تەمەنی خۆی درێژ کردەوە. ئەمە شەقامی کوردستانی گەرم و گوڕ کردووە بە خۆیەوە و سەرقاڵ کردووە بە خۆیەوە دابەشی کردووە بەسەر چەند ڕاوبۆچوونێکە هاوکات چەند فراکسیۆنێکی نێو پەرلەمانی کوردستان بە شێوەیەک لە شێوە جیاوازەکان هەڵوێستیان وەرگرتووە هەیەە دەستی لە کار کێشاوەتەوە هەیە کشاوەتەوە یا بایکۆتی کردووە هەشە بەردەوامە ئێستا لە پەرلەمانی کوردستان درێژە بەکارەکانی خۆی دەدا. ئێمە لە بەرنامەی دیداری شەقام ویسمان ئەوەی لە شەقام و شارەکان و لە نێو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوودەدا لە گفتوگوی گەرم و ڕاوبۆچوونی جیاواز بیهێنینە ناو بەرنامەکەمانەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان و دەست لە کارکێشاوە گفتوگۆ ئەەکەین بزانین هەڵوێستی ئەمان چۆنەوە بۆچی بەم شێوەیە پەرلەمانی کوردستان بەو ئاقار و بارودۆخەیە تێئەپەڕێ و ئەو هەڵوێستانەی وەرگیراون لە بەرامبەر ئەم بارودۆخەیە چۆنن بۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابش بوون بەسەر ڕاوبۆچوونی جیاوازە و باشترینیان کامانن. هاوکات دەستەیەک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی لەگەڵمان بن بەڕێزەوە بەخێرهاتنی ئەم مامۆستا عومەر گوڵپی و هەمی میوانە بەڕێزەکانیش مەکەن بەخێر بێن. مامۆستا عومەر بۆچی پەرلەمانی کوردستان هەنگاوی بەرەو درێژکردنەوەی ماوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە و تەمەنی خۆی درێژ کردەوە بۆ ماوەی ساڵێک. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس مامۆستا عەباس سپاس بۆ خوشکوبرایان کە لێرە حزوریان هەیە و بەیەکەوە گفتوگۆی ئەم باسە گرنگەکەین. طبعاً لە ڕاستیە هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی پاساوێکی ڕاستەقینە بێ بۆ ئەوەی لایەنەکانی دەسەڵات دەست بۆ پرسێکی لەم جۆرە بەرن و تەمەنی گەورەترین دامەزراوە سەرەکیترین دەسەڵات لە بواری یاسادانان و چاودێریە و سەرچاوی متمانەدانیش بە دەسەڵاتەکانی تری حکوومەت و هەرێم تەمەنی درێژ کاتەوە چونکە ئەمە مافی خەڵکە مافی هاوڵاتیە هاوڵاتی لە هەڵبژاردنەکانە کاتێ دەنگی بە پۆلێک ئەندام پەرلەمان داوە لەوێ نوێنەرایەتی بکەن بۆ ماوەی 4 ساڵە و لە یاسا جێگیرەکانی هەرێمی کوردستانی تەمەنی پەرلەمانی کوردستان 4 ساڵە و هەرێمی کوردستان لە هیچ دۆخێکی نائاسایی نالەباریشان نییە نەتوانرێ هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێ و بەداخەوە ئەمە درێژەدانە بەو نەریتە ناشرینەی کە لایەنەکانی دەسەڵات لە ماوەی 5 خولی ڕابردووی پەرلەمانە دەستیان بۆ بردووە کە ئەوەیە پابەند نەبوونە بە پرەنسیپەکانی هەڵبژاردن ئیرادەی خەڵکی کوردستان و ئەنجام نەدانی هەڵبژاردنە و دوجار درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە. طبعاً ئامانجی سەرەکی مامۆستا عەباس درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئامانجە سەرەکیەکە نییە بەڵکو ئامانجە سەرەکیەکە درێژەدانە بەم شێوازە حکومڕانیە خراپەی کە ناتوانێت وەڵامی سادەترین داواکاری هاوڵاتیان باتەوە. ئێستا حکوومەتی هەرێم لە دۆخێکایە بەڕاستی لە لاوااسترین دۆخی خۆیەتی بۆ چونکە داهاتی هەرێمی کوردستان بە جۆرێکە ئەبوو ڕنگدانەوەی لە ژیانی خەڵکا هەبوایە. داهاتی هەرێمی کوردستان مانگانە زیاترە لە 1 تریلیۆن و 250 تا 300 ملیارد دینار کەچی ئەم 1 تریلیۆن و 250 ملیارد دینارە ڕنگدانەوەی لە ژیانی هاوڵاتیانە نییە تەنها موچەیە بەجێگیری بدرێ ئەویش بە دواکەوتنەوە بۆیە ئامانجەکە ئەمەیە ئەم حکوومەتە خراپە ئەم شێوازە حکومڕانیە خراپە درێژەی پێ بدرێت. طبعاً هەڵبژاردن ئەنجامەکەی چییە؟ هەڵبژاردن ڕاست و دروست گەڕانەوەی بۆ ئیرادەی خەڵک بۆ ڕای خەڵک بۆ بۆچوونی خەڵک و متمانە بەخشینەوەیە بە پەرلەمان و لە ڕێگەی پەرلەمانە و بە حکوومەت هێنانەکەی پارتی وێچێتی یا حکوومەت نیازێکی ئاوای هەبێ و دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان نیازمەندێکی ئاوا بێ کە جەنابەت باسیەکەی بۆچی دامەزراوێکی گەورەی تەشریعی وەکو پەرلەمانی کوردستان چێتە ژێرباری ئەم نیەتە خراپەوە با بڵێن نیازە خراپەوە هۆکارەکە ڕوونە لەبەر ئەو زۆرینەیەی کە لە پەرلەمان هەیە بەداخەوە دەستەی سەرۆکاتی پەرلەمانیش هەمیشە چۆتە ژێرباری ئەم ویستەی لایەنەکانی دەسەڵات تا لە بنەمای هەرێمی کوردستان بۆ لاوازە مامۆستا عەباس هەرێمی کوردستان بۆ ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازی ئەڕوا چەند خاڵێکە یەکەمیان نەعەدالەتیە کاتێ نەعەدالەتی هەیە لە وڵاتێکە
ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتی ناڕزایی زیاترەکە، هاوڵاتی ئینتیمای بۆ وڵات، بۆ نیشتیمان، بۆ حکوومەت، بۆ مؤسسات نامێنێ. ئەو بۆشایی لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتەکانە هەیە، بە تایبەت حکوومەتە هەیە، ڕۆژ بە ڕۆژ فراوانە بێ. ئەمە خاڵی یەکەمیان ئەو ناعەدالەتیە. خاڵی دووەم ئەوەیە کە لە ناو خۆیان ڕێز لە یاساکان ناگیرێ. هەرێمی کوردستان قووەتی لە خۆیایەتی، واتە لە ناو خۆ عەدالەت هەبوو، احترامی یاساکانت گرت، احترامی دامەزراوەکانت گرت، لە دەرەوەش خەڵک احترام تەگرێ. بۆیە یەکێکی تر لە هۆکارەکان ڕێزنەگرتن لە یاساکان و ڕێزنەگرتن لە دامەزراوەکانە. خاڵێکی تر کە با بڵێم بیکەمە خاڵی کۆتایی هۆکاری لاوازی هەرێمی کوردستان ئەوەیە کە چەک بەدەست حیزبەکانی دەسەڵاتەوەیە. چەک هەڕەشەیەکی زۆر گەورەیە کاتێ بەدەست حیزبەوەیە. هەمیشە هەرێمی کوردستان لە مەترسی یعنی لە مەترسی خراپی و شێوان و ناسەقامگیری دوور نەکەوتوتەوە. بە هۆکاری چی؟ بە هۆکاری ئەوەی تا ئێستا چەک لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی سیستەمێکی نیشتیمانی، مؤسسەیەکی نیشتیمانی کە بە یاسا کار بکات کۆنەکراوەتەوە. تا ئێستاش چەک لە دەست یەکێتی و پارتیایە. ئەم سێ هۆکارەیە وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان لاوااستر بێت. طبعاً دەسەڵات نایەوێت پەرلەمانێکی هەبێ بەهێز بێت، تعبیر لە ئیرادەی خەڵک بکە و چاودێری کارەکانی بکە. ئەوان ئەیانەوێت کاک مامۆستا عەباس، کێشەی گەورە لە هەرێمی کوردستانە ئەوەیە. دوو حیزبت هەیە، ئەیانەوێ هەموو شتێکی خۆیان بێ و چۆنیان بێ ئاوا حکومڕانی بکەن، هیچ کەس نەبێت لێیان پرسێتەوە، هیچ کەس نەبێت چاودێریان بکە، هیچ کەس نەبێت کوردەواری واتەنی بڵێ بەری چاوت برۆیە. ئەمە یعنی کێشەکەیە. ئەیانەوێ پەرلەمانێکیان هەبێ، تەنها دەسەڵاتی یاسا دەرکردنی هەبێ، ئەوژەو یاسایانی کە خۆیان ئەیدەنێ. و ئەگەرنا دەسەڵاتی ئەوەی نەبێ وەزیرێک بانکاتە پەرلەمان لێ بپرسێتەوە، ئیقالەی بکە، دەستی پێ لە کار بکێشێتەوە، بینێرێتەوە ماڵەوە. ئەوان پەرلەمانێکی لەم جۆرەیان ناوێت. طبعاً بۆ لاوازکردنی پەرلەمان، بۆ شکاندنی سومعی پەرلەمان. هەندێک جار ئەم هێزانی کە جەنابەت باسیەکەی پێکەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان و حکوومەتیان پێکهێناوە لە دەرەوە و لە میدیاکانە وای پیشانەدەن کە معارضی هەندێک کاری یەکترن. بۆچی لە درێژکردنەوەی ماوەی یاسایی پەرلەمان و چوزانم و پێکەوە و بابتەن هیچ شکالێک لەگەڵ پێکاتەکانیش هیچ مشکلەیەکیان نییە لە مۆزوعانەیە. کاتێکێتە سەربەرژەوەندیەکانی خۆیان لە کاتێکا کە سەرۆکی پەرلەمان لە یەکێتیە با بڵێن و حکوومەت لای پارتیە لەو مەوزوعانەیە هیچ گرفتێکیان بۆ دروست کاتەی کە بەرژەوەندی خۆیان ئەکەوێتە مەترسیەوە شتێک نامێنێ ناوی یەکێتی و پارتیە. هەردووکیان بەیەکەوە ئەوەی بەرژەوەندی خۆیان بێت تێپەڕێنن، چ لە حکوومەت چ لە پەرلەمان. کاتێک تەنها لەسەر پشک و بەرژەوەندیەکانیان ناکۆکە بن، خەڵک ئاگادارە بێت کە ئەمانە ناکۆکن و لە دەرەوەی ئەوان هێزێک هەیە لە چەند فراکسیۆنێک پێکاتوە پێیان دەوترێ ئۆپۆزیسیۆن. ئەوان توانیویانە تا چەند سەرکەوتوو بن لەوەی فشار لەسەر ئەو هێزانەی دەسەڵات دروست بکەن کە کارە نایاساییەکانیان ڕاگرن، بە تایبەتی ئەم ماوەی درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمان. مامۆستا عەباسی، ئێمە لە ماوەی ڕابردووە بەڕاستی بە وەسیلەی پەرلەمانی بەردەستمان، چونکە پەرلەمانتار وەسیلەی پەرلەمانی هەیە. بەڵێ. و دوای وەسیلەی پەرلەمانی ڕای گشتی هەیە، دوای ئەوەش دادگای هەیە. باشە. بە هەر سێ وەسیلەکە ئەو پەڕیتوانە هەوڵمانداوە کوردستان ڕزگارکەین لەم دۆخەی کەتیایەتی. بەڵام هەر ئەمە بەرهەمەکەی بووە. نەمانتوانیوە ئەو ئامانجە گەورانەی کە هەمان پێیان بگەین. بۆچی؟ چونکە یەکەم لە ناو پەرلەمانە زۆرینە لایەنەکانی دەسەڵاتن. بەداخەوە هەڵبژاردننی کۆتایی لە ساڵی 2010 هاوڵاتیان بۆ سزادانی لایەنەکانی دەسەڵات نەچوونە سەر سنۆقەکانی دەنگدان. بەڵام دەرئەنجامەکەی سزادانی ئەوان نەبوو. دەرئەنجامەکەی ئەوە بوو لایەنەکانی ئۆپۆسیۆن لەو پەرلەمانە سوقل و قورساییان کەم بێتەوە، ژمارەی کورسیەکانیان کەم بێتەوە، لەو ئاستانە بێ بە زۆرینەی دەنگ بتوانن حکوومەت ڕاگرن، بتوانن لایەنەکانی دەسەڵات ڕاگرن لەم سەرپێچی و یاساشکێنی و خراپی بەڕێوەبردن و گەندەڵی و ناعەدالەتیە. بۆیە تەنانەت مامۆستا عەباس نەک لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە ئێمە یاسامان پێشکەش کردووە بۆی هاوکاری دارایی هەژارەکان بکەین. هەژار کێ؟ ئەوەی خواردنی پێویستی ڕۆژانە، جلوبەرگی پێویستی ڕۆژانە، شوێنی مانەوەی ڕۆژانە، تەندروستی پێویست، پەروەردەی پێویستی دەست ناکەوێت بۆ مناڵەکانی. یعنی ئەگەر ئەم کەسانە لەناو ئەم میلەتە خەڵکی خێرخواز نەبێ، ئەبینی لەسەر جادە خەڵک ئەمرێ. ئێمە یاسای لەم جۆرەمان پێشکەشتووە لە بانگی سێ، هەتا ئێستا دەسەڵات حکوومەت بۆچوونی نەداوەتەوە بە پەرلەمان بڵێ ئەم یاسای. بەڵام بە ماوەی 3 ڕۆژ یاسایەکە لە بەرژەوەندی خۆیان بەڵێ یعنی یاسای تریش
لە بواری خانشینی عدالت لە بواری خانشینیە ئێمە یاسای خانشینی یەکگرتووی عێراقمان هێنا لە پەرلەمان پێشکەش کرد بۆی بەرکاریکەین. ئێستاش نەدەستەی سەرۆکایەتی نەحکوومەت وەڵامی نەداینەوە بۆچی ئەم یاسای بەرکار نەکرێت. طبعاً هەفتەیەکی بەسە وەک چۆن درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان بە 3 ڕۆژ تیان پەڕان سیفەتی پەلەیان پێدا ئەتوانرا یاسای خانشینی یەکگرتووش کە عەدالەتێکی گەورە لە موچەی خانشینانە بەرپاکە لە هەموو چین و توێژەکان لە پلە باڵا و پلە تایبەت و سەربازی و ناوخۆ و خانشین و هەر هەموو بوارەکان. ئەوسا خانشینی نامێنە موچەکەی 220,000 بێ لە دوای 30 ساڵ خزمەت لە 400,000 کەمتری تیانە و تەنانەت خزمەت بە کەرتی تایبەت و کرێکاری کەرتی تایبەتی شەکە. ئێمە نەوەکو لە یاسای درێژکردنەوەی پەرلەمانە لە بوارەکانی کەشە نەمانتوانیوە لەمپەر بین لە بەردەم لایەنەکانی دەسەڵاتە حەقمان وتووە و پابەند بووین بە ئەخلاقیاتی کارمان دەنگمان هەڵبڕیوە ڕایگشتیشمان ئاگادار کردوێتەوە. بەڵام بۆی تۆ پەرلەمانێکت هەبێ کارا بێ بتوانێت لەمپەر بێ لە بەردەم حکوومەتە لە یاساشکێنیەکانی بۆ نمونە 18 ساڵە یاسای بودجە نیە کە یاسای بودجە نەبوو واتە داهاتە داشکرانی خەرجی داشکرانیە ناعەدالەتی هەیە لە نێوان شارەکانە واتە خزمەت گوزاریەکان دیار نین واتە موچە دیار نیە واتە قەرزەکان دیار نین واتە دامەزراندن دیار نییە. ئێمە هەموو هەوڵێکمان داوە بۆی حکوومەت بخینەوە سەر سکەیە کە یاسای بودجەی هەبێ کە داها داشکرا بێ خەرجی ئاشکرا بێ عەدالەت هەبێ بەڵام بەهۆی ژمارەی کەممان لە ناو پەرلەمانە سەرکەوتوو نەبووین بۆ ئەوەی مامۆستا عەباس بۆی ئێمە بتوانین بە تەواوەتی خواستی خەڵک بێنینەدی بەڕاستی ئەبێت لە هەڵبژاردنێکی پاکە خەڵک بە ژمارەیەکی زۆر بچێتە سەر سنووقەکانی دەنگدان دژی دەسەڵات دەنگدا چونکە بایکۆت ئەنجامەکەی هەر ئەوەیە بینیمان لە خولی پێشووی پەرلەما هەڵبژاردننی پەرلەمانە 2010 خەڵک بایکۆتی سندوقەکانی کرد بە ڕێژەی لە سا هەفتە ئەنجامەکەی یەکێتی و پارتی و دەسەڵاتەکانیان بەردەوام بوو و ئێمە لە ناو پەرلەمانە ژمارەمان کەم بوویەوە بە جۆرێک نەمانتوانی کاریگەری ئەوەمان هەبێت دەسەڵات مامۆستای بەڕێز هەندێک کات دەستەواژەی ئێمە بەکاردێنی مەبەستت پێی تەنها فراکسیۆنی کۆمەڵە یان هەموو هێزە ئۆپۆزیسیۆنەکان. طبعاً ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیش و پەرلەمانتارانی ناڕازیش لەم دۆخە. طبعاً کە مامۆستا عەباس حەقیقەتێک هەیە بێ هەموو هاوڵاتیەک لە کوردستانە بیزانێت. ئێستا ئەمانەی دەسەڵاتدارن بەهۆی چەک و پارەی حرامیانەوە بە قووەتن بۆ ئەوەی هێزەکان کە دژی ئەمانن دژی ئەم خراپەکاریان دژی ئەم شێوازە حکومڕانیان گۆڕانکاریانەوێت لە ناو هەرێمی کوردستانە ئەیانەوێت پارەی ئەم وڵاتە بۆ خەڵکی وڵاتە خەرج بکرێ ئەبێ هەموو بە یەکەوە دەستخوێنە ناودەستی یەک خستوتانە نەخێر بەداخەوە لە هێندێ بوارە بە یەکەوە بووین لە ناو پەرلەمانە. بەڵام بۆ نمونە لە بابەتی کۆتایی هاتنی تەمەنی یاسایی پەرلەمانە ڕاستە هەمومان دژی بووین ڕاستە دەنگمان بە یاساکانەدا ڕاستە ئەوەی توانیمان لە ناوهۆڵی پەرلەمانە بۆی ببینە ڕێگر لە بەردەم درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیان بە یەکەوە بووین. بەڵام مەبوو لە هەڵوێز وەرگرتنیش بە یەکەوە بین. ئێمە تەبعاً ژمارەیەک پەرلەمانتار و فراکسیۆن لە ناو پەرلەمانە گفتوگۆمان کرد و ڕێککەوتین لەسەرەوەی بە یەکەوە بکشینەوە بە یەکەوە دەست لە کار بکێشینەوە بە یەکەوە هەرچی بکەین بە یەکەوە بین. بەڵام بەداخەوە یەک دوو فراکسیۆن ئەم بە یەکەوە بوونیان تێکدا نەوەی نوێ بە جیا هەڵوێستی دەربڕی و یەکگرتوش بەداخەوە بە هەمان شێوە بە جیا هەڵوێستی دەربڕی. طبعاً ئێستش نەچوە بچە مامۆستا عەباس یعنی ئێستش ضرورەتەکە ئەوەیە ڕێگا ڕاستەکە ئەوەیە هەموو ئەوەی لەم کوردستانە خەمخۆری ئەم وڵاتەیە ئێوێ ئەم میلەتە بپارێزێ ئێوێ کۆتایی بێنین بەم معاناتەی کە تۆ نەوتت هەبێ پارەت هەبێ خێر و خۆشیت هەبێ دەوڵەمەند بی ئاشتی بەرقەرار بێ کەچی گەنجەکانت لە دەریای ئیجاب خنکێن. هەر کەس ئێوێ ئەم شێوازە حکومڕانیە کۆتایی پێبێت ئەبێ بە یەکەوە هەماهەنگ بین بە یەکەوە هاوکار بین پشتی یەک بگرین دەستی یەک بگرین و پشتگیری یەکتری بکەین لە هەڵبژاردنە بە هەمان شێوە لە ڕای گشتیا بە هەمان شێوە لە خۆپشاندان و لە ناڕزایی دەربڕینا بە هەمان شێوە بۆی سنوورێک بۆ ئەم شێوازە حکومڕانیە دانین بۆی گۆڕانکاریەک لەم وڵاتە بێتە دی کە ئیتر چیتر خەڵک لەم وڵاتە دڵسار نەبێ بێ هیوان نەبێ بێ ئەمەل نەبێ ئەتوانین ئەمە بکەین بە دڵنیایەوە مامۆستا عەباس. چاکەکاران لە وڵاتە زۆرن مامۆسایانی مینبەری ڕازگۆ لە وڵاتە زۆرن هاوڵاتی ڕێژەی زۆری یعنی قوربانیە لەم وڵاتە یعنی ئەوەی کە قوربانیە زۆرینەی زۆری میلەتە کەمینەیەکی کەم لە سایەی گەندەڵی لە سایەی خراپی حکومڕانی لە سایەی گروپی کۆمپانیەکان و کۆمپانیەکانی حیزبەکانی دەسەڵات ئێستا ژیانیان
چۆتە سەر و سەرەوە زۆرینەی خەڵک لە خواری خوارەوەن ئەوانەی کە ئێستا خاوەنی ڤێلان خاوەنی کۆمپانیان نازانن بایعیان مانگە هاتیان نا نازانن ئاردەکەی برنجەکەی شەکرەکەی بە کەڵکی خواردنیەت یان نا ئەوەی کە معاناتی هەیە ئێمەین خەڵکەکەیە زۆرینەکەیە مامۆستاکەیە شۆفێرەکەیە هاوڵاتیەکەی لە ماڵەوە کە بەرمی لە نەوتی بۆ ناکڕێ گەنجەکەیە حەوت ساڵە دەرچووی زانکۆیە و کاری دەست ناکەوێت نەکدا نامەزرێ هەر کاری لە بازاڕیشا دەست ناکەوێت بۆیە بەڕاستیە بێ هەمومان دەستخێنی ناودەستی یەک بە یەکەوە بین یەکتری تەواوکەین تاوەکو سنوورێک بۆ ئەم شێوازە زۆر باشە ڕۆژی 6 11 وە 2022 4 ساڵی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆتایی هات هەمان ڕۆژ 12 پەرلەمانتاری کوردستان هەڵوێستیان وەرگرت و لەگەڵەوەدا نەبوون کە درێژە بە کاری پەرلەمانی بدەن لەو ماوەی کاوەکو درێژکردنەوەی با بڵێ نایاسایی تەمەنی پەرلەمانی کوردستان ناو دەهێنرێ ئەکرێ پێمان بڵێ هەڵوێستەکەتان چ جۆرێک بوو کە وەرد 6 11 کۆتا ڕۆژی تەمەنی یاسایی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بوو بڵێ ئەبوو لەو ڕۆژە ئەم خولە کۆتایی پێبێت و پەرلەمانتارانی نوێ بێن لە ناو هۆڵی پەرلەمانە سوێندی یاسایی بخۆن هەڵبژاردنیش کرابێ هەڵبژاردنیش ئەنجام درابێ بەڵێ مانگەکەش تێپەڕی کە نەکراوە کە نەکرا طبعا ئێمە تا 6 11 پەرلەمانتار بووین و زۆر بەدڵسۆزی و خەمخۆرانە و ئەوەی توانیمان کردمان بەڕاستی ماوەسا عەباس یعنی سادەترین شت لەسەر پلەبەرزکردنەوە چەندین هەوڵی پەرلەمانیماندا دوایەوە نەگەشتمە نەتیجە چوم لە دادگەشت کاڵام تۆمار کرد پەرلەمانتارێک هەر ئەمەی بۆ ئەکرێ لەسەر یاسای بودجە نەبوون یاسای بودجە 25 هەوڵی پەرلەمانیم هەبووە چ خۆم چ بە هاوڕێتی لەگەڵ پەرلەمانتارەکانی تر کە نەگەشتمان جام هاتم سکاڵام تۆمار کرد لەسەر پرۆژە یاسای خانشینی لەسەر زۆر شتی تریش ئەم هەڵوێستەی 6 11 شمان تەواوکەری هەموو ئەم هەڵوێستانی ڕابردوو بوو چونکە ئێمە ڕۆژی دەنگدان بە یاسای درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان دژی بووین و پێشبینی ئەومان کردبوو کە ئەمە زۆر خراپە و هەرێمی کوردستانە خاتە ناو ئەزمە و کێشەیەکی تازەوە کە دەرچوون لێی ئاسان نییە بۆیە دوێنێ هەڵوێستەکەمان کشانەوە بوو لە پەرلەمان و کشانەوە لە هەموو شتێکی پەرلەمان بەڕاستی و مووقفێکی سیاسی قانونی بوو دژی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و ڕەتکردنەوەی ئەم دۆخە سیاسیە بوو کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە ڕەتکردنەوەی ویستی درێژکردنەوەی نایاسایانەی تەمەنی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم بوو ڕەتکردنەوەی شێوازی حکومڕانی بوو ماوەسا عەباس لە بنەمایە یعنی ئەمە یعنی هەڵوێستەکەیە ئێمە ناڕازین لەم شێوازی حکومڕانیە وەک چۆن زۆرینەی زۆری هاوڵاتی ناڕازیە مەکە لەگەڵ ڕێزمە هاوڵاتیەک تا ئێستش بە چاواشەکاری ڕازی بوو بێ یاخود بەداخەوە بە موچەی بندیواری ڕازی بێت و دەنگ هەڵ نەبڕێ لە ئاست ئەم شێوازە حکومڕانیە و ئەگەرنا ئەم هەڵوێستەی ئێمە شتێکی سیر نییە و هەڵوێستی هەموو خەڵکێکی ئەم هەڵوێستتان هیچ مجاملەیەشی دەسەڵات و پارتی و یەکێتی و حکوومەتی تیا بووە وەکو خەڵک ینی نەخێر لە ڕۆژانی داهاتووە هەڵوێستەکەمان باشتر تەوزیفەکەین بە ڕێکاری قانونی و بە چاوەڕێکردنی بڕیاری دادگای فیدراڵی کەواتە بەنیازن چی بکەن چ ڕێکارێک بگیرنە بەر ئەم مەنگاوە نایاسایی کە پەرلەمانی کوردستانی پیاتەیە پەڕێ ئیشی ئێمە وەکو ئینسانێک کە چاکەی ئەوێ بۆ ئەم وڵاتە کۆتایی نایەت ماوەسا عەباس بەڵێ بە دڵنیایەوە بە هەر ڕێگا وەسیلەیەک لە بەردەستمان نابێ فشارەکەین بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی باش بە میکانیزمێکی باش کە تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان کە و فشارەکەین بۆ ئەوەی لەمە زیاتر دەسەڵات لەم یاساشکێنیە لەم ناعەدالەتیە لەم شێوازە حکومڕانیە بەردەوام نەبێ خەڵکانێک ئەپرسن بەتایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕای جیاواز لەسەر ئەم بابەتە قسە ئەگەر بکرێت مەسەلەن ئەو پرسیارە بکەم بۆچی کشانەوەیە بۆچی بایکۆتە بۆچی دەست لە کارکێشانەوە نییە هەموو یەک شتە تەبان هەموو یەک شتە ڕەتکردنەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانە هەمووی ناڕەزاییە بەم شێوازەی دەستبردن بۆ تەمەنی یاسایی پەرلەمان و بەڵام تەوزیفکردنەکەی هەریەکە و بە جۆرێکە و نەتیجەکە یەک شتە نەتیجەکە ئەوەیەکە هیچ یەکێک لەم فراکسیۆنانەی ئۆپۆسیۆن نەبە ئەرکی پەرلەمانتاری خۆی هەڵەسێ لە ناو هۆڵی پەرلەمانە و لە دەرەوەی هۆڵی پەرلەمانیش نەبە مافەکانیش تەمەتۆ کەواتە من بە ئەم پرسیارەش بکەم بۆچی ئەگەر یەک شتە یەک دەنگ نەبوون لەوەی کە پێکەوە
سەرجەم فراکسیۆنەکان سەرجەم پەرلەمانتارە ناڕازیەکان دژ بە درێژکردنەوەی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستان بەیەکەوە هەڵوێستان ڕابگەێنن. فراکسیۆنی کۆمەڵ ئێمە ئەو پەڕیتوانە هەوڵماندا بەیەکەوە بین و شکر بۆ خوا لەگەڵ 12 پەرلەمانتار بەیەکەوە بووین 5 پەرلەمانتار لە گۆڕانی پێشوو کە ناڕازین و 4 پەرلەمانتار لەوان 1 پەرلەمانتاری سربەخۆ ئەمانە بەیەکەوە هەڵوێستمان و ئێمە بۆ پەرلەمانتاری کۆمەڵ بەڵێ 7 پەرلەمانتاری کۆمەڵ ئێمە ئامادە بووین بۆ ئەم بەیەکەوە بوونە هەموو تەسحێک و قوربانیەک بدەین بەڵام دوو فراکسیۆن کە نەیانویست بەیەکەوە بین ئەوە بەڕاستی ئێمە ڕێز لە بڕیارەکەیان نەگرین بەڵام ئەوە بۆ خۆیان بەجێڵین ئێمە دەرفەتی بەیەکەوە کارکردنمان هێشتوتەوە و لەمە دواش دەرفەتی بەیەکەوە کارکردن ئەهێڵینەوە و پێمان وایە و قەناعەتمان وایە ئەم شێوازە حکومڕانیە گۆڕانکاری ڕیشەی لە هەرێمی کوردستانە پێکەوە کارکردنی هەموو چاکەکارێکی ئەوێ هەموو دڵسۆزێکی ئەم وڵاتە و ئەم خەڵکە و ئەم نیشتیمانەی ئەوێ و بە تەنها لەوە چێ مەسەلەن کۆمەڵ بە تەنها بۆ نمونە و هەڵوێستەکەی جۆرێک لێکدانەوەی بۆ بکرێت لە ناو ڕای گشتیە بەڵام دوجار بەیەکەوە بوون باشترە بەرهەمی زیاترە خی گەورە پێمان فەرمانمان پێەکە وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان لەسەر ئەم تەعاونە لەسەر ئەم بەیەکەوە کارکردنە لەسەر ئەم هاوکاریە ئێمە ئامادەین دەرگامان کراوایە باوەشمان فراوانە و پێشوازی شەکەین و ئەمە لە نیشانەی قووەتیشەوەی ماوە سابەس پێتان وایە و هەڵوێستی کە وەرتان گرتووە تعبیر لە شەقامی کوردیەکە بەرامبەر بەو کارە نایاسایی کە دەسەڵات ئەیکا لە هەرێ دڵنیاییەوە یەکەم جار تعبیرە لە ویژدانی خۆمان چکە بەڕاستی ئێمە هەموو سەروەت و سامانی دنیا لەلایەک و بیر و باوەڕەکەمان لەلایەک بێ بیر و باوەڕەکەمان هەڵەبژێرین و هەرگیز بۆ موچە و بۆ ئیمتیاز نەچوینەتە پەرلەمانەوە بەڕاستی بەش بە حاڵی خۆم لانی کەم شخصی خۆم شکر بۆ خوا پێشتر ژیانم بە جۆرێک بۆ یعنی هەرم توانی درێژە بە ژیان بدەم بۆیە بەڕاستی بەستنەوەی کاری پەرلەمانی بە ئیمتیازەکانەوە ئەوە لە دەسەڵاتداران ئەمەکەن و بەداخەوە هێندە هێزی پۆپۆلیست ئەمەکەن بۆی کاری نوێنەرایەتی میلەتێک خەڵکێک کە لە خوای گەورە لە قیامەت تا ڕاتەگرێ وقفوهم إنهم مسؤولون لێمە پرسێ وا لە دنیاش من ڕزگارم بوو لە بەرپرسیارەتی لەوەی کە خەڵک محاسبەم کە ئەی لە قیامەت بۆ کوێ ئەڕۆم ئێمە باوەڕمان بە قیامەتێک هەیە بە خوایەک هەیە بە زیندوو بوونەوە هەیە وەڵامی ڕاستەقینەی پرسیاری خەڵک ئەبێ یەکەم جار بۆ قیامەت بێ بۆیە ئێمە لە نێوان بیر و باوەڕەکەمان و هەموو ئیمتیاز و سەروەت و سامانی دنیا بیر و باوەڕەکەمان هەڵەبژێرین و لەگەڵیشی بەردەوامە بین لەسەریشی بەردەوامە بین و ئەم هەڵوێستەمان تعبیرە لە بیر و باوەڕمان لە ویژدانمان لە ڕازگۆیی لەگەڵ خەڵک و درێژەشی پێدەین. زۆر سپاس. زۆر سپاس. من ئەگەر دەرفەتێک وەرگرین لەگەڵ ئەم بەڕێزانەی کە لێرن و تعبیر لە چین و توێژە جیاوازەکانەکەین ڕایەوانیش وەرگرین ئەگەر پرسیارێکیان هەبێ یان کۆمنتێکیان هەبێ لەسەر هەوبار و دۆخەی کارگوزارێ فەرموو. سەرتا زۆر دەستخۆشی بەنامەکەتان لێکم من پێش سەرتا خۆمناسان نێ بکەم من شەماڵقوان وەکو چالاوانێکی مەدەنی لێرە بەشدارم زۆر بەخاتی مامۆستا عومەرەکەم پێم خۆشانی و قسانی کە من ئەیکەم وەکو دیدی شەقامێ لە دیدی جۆرە ئەم قسانی کە ئەمایکەین کۆمەڵ قسەیە بێت کە لە دیدی خەڵکو و شەقامەوە هەڵقوڵاوە ئەو باسان ناکرێ کە ئێمە ئەو باس و خواسی کە لێرە ئەکرێت ئێمە بەو شێوەیە زمانەکان بدوێن و ڕاستەخۆ باسی بکەین هەڵبەتە درێژکردنەوەی پەرلەمان وەکو مامۆستا عومەر خۆشی باسی کرد زیاتر ئەوانی کە دەنگیان بە درێژکردنەوەی پەرلەماندا و شەریعەتیان پێداوە تەنها زیات بە زۆری لایەنەکانی دەسەڵات بوون و هۆکاری ئەمەش هیچ هۆکارێکی دیکە نیە تەنها ئەوە نەبێت لەلایەن هەندێک کەسایەتی پەرلەمانەوە هەندێک کەسایەتیان دیاوە هیچ هۆکارێک نییە تەنها ئەوە نەبێت کە بۆ ماوەی ساڵێکی تر شایستەدارایەکان وەربگرێت و بخۆیان خازە سەرخازانیش و ئەم شایستەدارایانە لە ماڵی خۆیانەوە وەربگرێت یاخود دەتوان بڵێم لە بەوەی پۆستەکانیانەوە وەرگرن ئەمە هۆکارێکی سەرەکیە کە وای کردووە کە بەشێک لەو ئەندام پەرلەمانانە کە داوایان کردووە شەریعەتیان بەوەداوە کە پەرلەمان درێژ بکرێتەوە و وەکو لایەنی دەسەڵاتی ئەو جووت حیزبەی جەنابی مامۆستا باسی کرد ئەو جووت حیزبەش بۆ ئەویان کە بەم شێوەیە بەردەوام بێت کە ئێستا خۆیان زۆرترین ئەندام پەرلەمانیان لە هۆڵی پەرلەمانە هەیە و ئامادەیە بەهۆی زۆری ژمارەی خۆیان و دەستکەوتنی سەرۆکایەتی پەرلەمان لای خۆیانەوە بتوانن بەم شێوەیە خەڵکی چەوساوە خەڵکی هاوڵاتی ئاسایی بەم شێوێ ڕابگرن و هەموو کار و هەموو پیشەیەکان لەژێر دەستی خۆیان نابێت و وەکو مامۆستا عومەروتی کە کەس پیان نەڵێ بەری چاو کلیپەوەیە و هۆکاری سەرەکی ئەمە کە وای کردووە کە ئەمان بە شەریعەت بدەن بە درێژکردنەوەی پەرلەمان کە هەوڵ بنن کە پەرلەمان بەردەوام بێت دەنای هیچ هۆکارێکی نییە و کە بەداخشەوە
من لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا عومەر و بەشێک لەو ئەندام پەرلەمانانی کە ئێستا لە پەرلەمانە بوون بێگومان ئەم خوڵی پەرلەمان چەند کەسایەتیکی دیار و بەڕێزی و خەمخۆری تیا هەبوو بەڵام ئەتوانم بڵێم هیچ خولێک و هیچ کە جارێک بەقەت ئەم جارە پەرلەمان بێدەسەڵات نەبوو. پەرلەمان بەڕاستی یعنی ئێستا خەڵکی زۆرێک پرسیاری ئەوواکە بەشێک لە خەڵکی بۆچی هیچ بەلای و گرنگ نیە ئایا پەرلەمان درێژ بکرێتەوە یان نەکرێتەوە. هۆکاری سەرەکیەوەی کە بەڕاستی پەرلەمان وەکو چۆن ئەڵێم هەر وەکو کۆبوونەوەیەکی ئاسایی لێهاتووە کە ناتوانن. تۆ هەڵوێستی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانت پێ چۆن بوو کاک؟ من ئێستا ئاهاتمە سەرەوەش نیازم بوو کە باسی ئەو بکەم. بەڕاستی خەڵک لەبەر ئەوەی ئەخاتە ڕووکاڵێ پەرلەمان وەکو هۆڵێکی لێ هاتووە کە نە هیچ بوونیەتیکێ ناتوان هیچ لە بارودۆخی خەڵک بگۆڕێ ناتوانێت هیچ یاسایەکی وا دەرکە کە بەدڵی حیزبەکانی دەسەڵات نەبێ لەبەرەوە بەلایەوە گرنگ نییە کە پەرلەمان درێژ بکرێتەوە یاننا وەکو هەڵوێستی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی من بەڕاستی بە شتێکی باشم زانی و کە ئەمان بتوان دووبەرێکێک دروست بکەن دژایەتی دەسەڵات بکەن بۆ ئەوەی کە پەرلەمان لێرە ڕابگیرێ. بەڵام یەکێک لەو خاڵانەی کە مامۆستا عومەر باسی کرد وتی کە لە ساڵی 2010 کۆتا خولی پەرلەمان بەشێکی زۆر خەڵکی بایکۆتیان کردووە کە ئەمە خەڵک بۆ ئەو وای کرد کە ئەمە لە جی دەسەڵات دۆستێتەوە بەڵام لە جی میلە دۆستایەوە ئەم هەڵوێستەی خەڵکی ئەم هەڵوێستەی خەڵکی لەلایەکەوە من بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی گەڕێنەوە کە بەداخەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تا ئێستا نەهاتوون دەست لە نێو دەست باسی کێشەی میلەت بکەن دەست لە نێو دەست پێکەوە کار بکەن کە جی ئەم دەسەڵاتە بوەستنەوە. من باسیەوە ناکەم کە ئایا خەتای چی و چێت بەرپرسەلەوە بەڵام سەرەکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێستا هاتوون لە بری بەیەکەوە کارێک بکەن هاتن خەریکی خۆخۆرین و دژایەتی یەکەکەن لەمەشا ئەوەی کە قازانج و سوودی تەنها لایەنی دەسەڵاتە ئەگەر بەهاتایەت و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەمووان دەست لە ناو دەست و پێکەوە کاریان بکردا بەم شێوەیە هەم میلەت هەم خەڵکی ئاسایش ومێدێکی زیاتری هەبوو باوەڕێکی زیاتری بەوە بوو کە هاوکاری بکە مامۆستا ئابازداوی لە بنەوەگەر ئەگەر خەڵکی ئاسایی ئەمەی بکرد لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەم کاریان بکردایە ئەوە خەڵکی ئاسایی زیاتر ئومێدی پێ بوو بەڵام ئێستا سەیرەکەی خەڵک تەنانەت باوەڕی بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش نییە وە لەبەرەوەی کە دەستنێ و دەست نەبوون ناتوان بەرەیشی بەهێز پێک بێن کە دژی دەسەڵات بۆستنەوە هەنێک کار بکەن کە لە مەسلحەتی خەڵکی فەقیر بێت و سوپاسی جەنابتانە کەسێک لە دوای بەڕێزان کیتر گەوێ متاخل فەرموو. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سڵای خوا لە مولایە دەستخۆشی بۆ بەڕێستان بۆ کەناڵە بەڕێزەکەتان و بە خێراتنی جەناوی مامۆستا عومەر گوڵپی یەکەم. وەڵا ئەوەی کە من ئەمەیە بەڕاستی لێرەدا عەرزی بەڕێزیان بکەم ئەوەیە کە الحەمدوللا خۆی شارەتی بە کۆمەڵی خاڵایکی لەوانەیە ئێمە موسڵمان ئەبێ داکوکیکاری حەق بین بەڕاستی ئێمە بەڕاستیشمانەوەی ئەمر بە چاکە بکەین و نەهی لە خراپە بکەین و الحەمدوللا جەنابیان وەکو قودوەیەکی جوان ئۆپۆزیسیۆنی کۆمەڵ بەڕاستی توانیوێتی تا ئەم لەحزەیە داکوکیکارێکی حەق بێت و بتوانێت دیفاع لە مافی خەڵکە ئەو مافیکە خوراوە ئیتر ئەدای بکات بە قسەی کرابێ نەکرابێ وما علينا إلا البلاغ گرنگەوەیە ئەمان توانیوانە ئەو حەقی سەرشانی خۆیان ئەدا بکەن خۆی گەورە نمونەیان زیاکە و من دەستخۆشیان لێکم وەڵام من بەڕاستی سمپرسیارێکم هیچە لەوانە ئایا و کۆمەڵ ئۆپۆزیسیۆنی کۆمەڵ با بڵین بەرنامەی چییە بۆ ئەم با بڵین کشانەوەی دوای ئەم کشانەوەیە و دووهەمیان ئایا و ناکرێت لەگەڵ بەیانی گرتووە بە دەستێک بە قووەتێک مەسەلەن ببین وەکو فەرمانی خۆی گەورە ئینەمە المؤمنون ئیخوە فاصلحوا بين أخويكم واتقوا الله لعلكم ترحمون دیارە هەم لە دنیا سەربەرزە بین هەم لە دوا ڕۆژەگەر یەکگرتوو بین وەسێمی ئایا جەنابی مامۆستا عومەر ئێوە وەکو سیاسی لەوە ناترسن ئەمە پیلانێک بێ ئێمە تەبەن بۆیە قاعدەی جەماوەریمانی و دەنگمان پێدەن بۆی لە پەرلەمانە داکۆکی لە حەقین ئەمر بە چاکە بکەین نەهی لە خراپە بکەین ئایا ترسیەوەی نییە کە ئەگەر ئۆپۆزیسیۆنە حەق بێژەکان لە پەرلەمان نەمێنن ئەو بەرنامە نادروستانی کە خۆیان هەیە نەبیانە بیکەن بە پرۆگرام و بەرنامەیەشی ڕئیسی ناو پەرلەمانە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سپاس. هەر بە ڕێزێکی تر قسەی هەیە. سەرەتا بەناوی خوا دەستخۆشی لە جەنابتان و لە مامۆستا عومەری شەکەین کە ئامادەن لێرە بۆ جوابدانەوەی میلەت و هاتنە سەر شەقا. سەرەتا ئێمە باسێکی پەرلەمان بکەین پەرلەمان لە هیچ ئەم خولە بەجددی هیچ کارێکی بۆ خەڵک نەکرد خەڵک هەتا بڵێ لی پڕ بوو ئەمەش لە سەرەتای هۆکارەکەیەوە بوو کە 2010 مامۆستا عومەر خۆی ئاماژەی پێدا وتی خەڵک بایکۆتی چوونە سەر سنووقی کرد ئەمەش هۆکارەکەیەوە بوو کاتێک کە دەسەڵات چواردەوری خۆی لە دەوری بوون
کاتێک کە ئێمە خەڵکمان ویست خەڵک لە ڕقی ئەوان بایکۆتی سەر سنووقەکانی کرد و ئەوە بوو زەرێکی زۆری لە ئۆپۆزیسیۆنەکاندا و بەڕای من وەکو کشانەوەکەی مامۆستا عومەروانیش بەڕای من کارێکی باش نەبوو چونکە لەم کاتەیە بەرەی دەسەڵات تەنها خۆیان لە ناو حکومەتن لە ناو پەرلەمان هەر بڕیارێک و هەر شتێک بیانەوێت بە دەست خۆیان و هیچ کەسێکی لێ نییە کە بەرەی میلەت بگرێت و پارێزگاریەک لە میلەت بکات بڵێ بوەستن لەم کارانەتان بۆیە من بەڕای من ئەگەر شتێکی باش وایە بیان توانایە بمانایەتەوە بەڕای من زۆر باشتر بوو ئیتر پرسیارێکیش لە مامۆستا عومەر ئەم کشانەوەیان لە ئیسفادەی خەڵک بوو ئایا خەڵک ئەمەی بەدڵە بێت یاخود ئێوە بمانایەت و پارێزگاریتان لە خەڵک کردایە زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بەرەزان مامۆستا عومەر بەگشتی ئەم بەرەزانە هەندێک شتی باشیان وروژان بە شێوەیەکی گشتی ئەگەر قسەت هەبێت لەسەر پرسیارەکانی ئەوان بە تایبەت من ئەگەر بڵێم بە کورتی ئەوان ویستیان بڵێن هێشتا ڕایەک هەیە مانەوەی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی پێباش بوو لە پەرلەمانی کوردستان سەرباری ئەوەی کە بەنایاسایی تەمەنی درێژ کراوەتەوە ئێوە ڕاتان چۆنە؟ بەڵێ من زۆر سپاسی ئەم برا بەڕێزانەکەم من هاوڕان بەڕاستی لەگەڵ قسەکانی کاک شەماڵ و دەستخۆشی لێکەم و تەواوە بەڕاستی ڕەخنەکانی جێگەی خۆیەتی جەنابی مامۆستاش جوانی فەرموو و سەبارەت بە پرسیارەکەشی ئەوەی کە لەگەڵ برایانی یەگرت و بەیەکەوە کارکەین لەگەڵ لایەنەکانی تری ناڕازی چونکە ئێمە ئامانجەکان گەورن مامۆستا عەباس یعنی ئامانجەکان هێندە گەورن هەڵەگرێت جیاوازیەکانمان وەلانین و هێزەکانی ئۆپۆسیۆن ئەوانەی ئۆپۆسیۆنی ڕاستەقینن ئەوانەی بیر و باوەڕیان بەو جۆرەیە کە لە خەمی ئەم وڵاتان و ئەوانەی تێوە نەگلاون و ئەوانەی ڕازگۆن لەگەڵ میلەت بەڕاستی ئەمانە بەیەکەوە هەموو دەستمان بخێنە دەستی یەک و بەیەکەوە کار بکەین بۆی دژایەتی ئەم نەعەدالەتی و شێوازی حکومڕانیە هەوڵ هەیە ڕاستی و پێشنیاریش هەیە جەنابی مامۆستا فەرمووی پێشنیار هەیە قسەی باش هەیە بەڵام کاتی بووە مەجموعەی خەڵکی زۆر باش بەیەکەوە گفتوگۆ کراوە تەمەنا ئەکەم بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەم هەوڵانە ببنە کردار لیستێک دروست بێ کە بەڕاستی بەرەی خەڵک بێ و ناڕازیە ڕاستەقینەکان بن و ئۆپۆسیۆن ناڕاستەقینەکان بن و خەڵکیش بە ڕێژەیەکی زۆر پشتگیریان بکە بۆ ببینە لەم پەر لە بەردەم ئەم شێوازە حکومڕانیە خراپەی لە دەسەڵاتە هەیە بۆ ئەوەی برای بەڕێزیشم کە فەرمووی ئایا بمانایەتەوە باشتر نەبوو کشانەوە یا بەرنامەتان چییە مامۆستاش فەرمووی دوای کشانەوە جارێ باسی ئەوە بکەین کە هێشتا ڕایەک هەیە بڵێ سری و وڵی ئێمە بەڕێزەوە لە هەموو ئەو بۆچوونانە ئەڕوانی کە ئێستا لە شەقامی کوردیا هەیە خۆی ئەم بۆچوونە جیاوازانە زانی چی دروستی کردووە و پندێکی کوردی هەیەڵێ بەردێک نەزان بیخاتە ناو ئەو بەسەد زانە دەرنایە یعنی ئەم دۆخە شێواوی لە هەرێمی کوردستانە هەیە ئەم خراپەکاریە و ئەم نەزانکاریە بۆتەوەی ئەوەی کە یعنی حەکیمەکانیش سەریان سوڕەمێ لە بەردەمیا پەرلەمانێک تەمەنی وادەی یاسایەکەی تەواو بووە خەڵک میلەت بۆ 4 ساڵ دەنگی پیاوە ئێستا 4 ساڵەکە کە تەواو بووە هەڵبژاردن ناکرێ کە هەڵبژاردن نەکراوە خۆ ئێمە نین لەمپەرین خۆ هاوڵاتی نییە لەمپەرە ئەوەی لەمپەرە لایەنەکانی دەسەڵاتن یعنی لە دەرەوەی ئیرادەی ئێمە ئەم هەڵبژاردنە ئەنجام نەدراوە و تەمەنی یاسایی پەرلەمان تەمەنی پەرلەمان کە درێژ کراوەتەوە ئێمە نین بەڵام ئەوی کە ئەکەویتە ناو هەڵوێست و مووقیفێکەوە ئەمێنیتەوە نایاساییە ناشەرعیە و ڕاست نییە وەکو بڵێ بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی لێکەوێتەوە کە ئەمە تۆ ڕازگۆنیت لەگەڵ خەڵکو و لەگەڵ دەنگ دەرەکانت نامێنیتەوە ئەکشەیتەوە ئەوەی ئەو برایەمان فەرمووی لەوە چێ ئەوە کێشەکە دروست بێ کە لە ناو هۆڵی پەرلەمانە ئەوان بە ئارەزوی خۆیان یاسا دەرکەن طبعا ئەبێ بەڕاستی لەمەشا هەمومان فشارکەین و ئەبێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش و دەسەڵاتیش لەوە زیاتر بێ باگ نەبێ بەرامبەر بە ناڕەزاییەکان چونکە هەموو ئەوەی لە ڕابردوو کردویانە بەڕاستی هیچ ناحەز و دژمنێکیش بارێمی کوردستانی ناکە تۆ وای لێ بکەی هاوڵاتی هیچ دڵێکی وڵاتەکەی خۆی خۆش نەبێ ئێستش پەرلەمانێک کە خاڵی بوویەوە لە ئۆپۆسیۆن هیچ دەنگێکی ناڕازیتیانە بوو ئایا ئەو یاسایە تەنانەت لە تەمەنی یاسایی پەرلەمانیشە شەرعیەتی نییە دروست نییە ڕاست نییە خزمەت بە وڵات ناکە تۆ چ جای ئەوەی لە تەمەنی نایاساییە بۆیە ئێمە بێ هەموو هەوڵم و فشارمان بۆ ئەوە بێ کە ئەم پەرلەمانەوە هیوادارم دەستەی سەرۆکایەتیش ئەم هەڵەیەنەکەن هیچ یاسایەک پەیوەندی بە ژیانی خەڵکەکان ترستان هەیە لەوەی یان گومانتان واریدە یعنی واریدە ئەوە بکەن چونکە لە ڕابردووە کاتی تەمەنی
پەرلەمانیان درێژ کردوتەوە یاساشیان دەرکردووە بەداخەوە یاساکانیش ینی سوودیان لە فراغی ئۆپۆزیسیۆن بینیوە بۆەوەی کە بەدڵنیاییەوە ئەوە یەکێک لە کێشەکانە مەقولەیەکی باو هەبوو لە پەرلەماناوت فرسەتە ئەمە بە فرسەت بزانن فرسەتیان هێناوە چەند جار بەڵا ئەرەوەڵا طبعا ئێمە بێ هەموو فشارکەین کە ماوە عەباس یعنی کاک شەماڵ هێندێشتی ود ئێستا وای لاتۆ پەرلەمان خەڵک بەلایە گرنگ نییە ئەمێنێتەوە نامێنێتەوە تەمەنی درێژەکەی ناکێتەوە هەڵبژاردن ئەمە زۆر خراپە هاوڵاتی پێی خۆش بێ یا پێی خۆش نەبێ ماوە عەباس لەو پەرلەمانەوە یاسای بۆ دەرەچێ و بەسەری شاجێبەجێکرێ ئەی باشە بەلایەوە گرنگ نەبێ باشە یان نەخێر بەلایەوە گرنگ بێ و بەشداری بکە لەوەی کێ نوێنەرایەتی ئەکا و کێ یاسای بۆ دەرەکە بەدڵنیاییەوە ئەبێ هاوڵاتی ئیزابیانە بیرکاتەوە و لە قازانجی لەوایە دەستی هەبێ لە دەرکردنی ئەو یاسایانە دەستبوونەکەش بەوەی لە هەڵبژاردنە بەشداری بکە و چاودێری نوێنەرەکانیش کا لە پەرلەمانە و سروشتی ژیان و ئیدارەدان بەم جۆرەیە ئەم 4 ساڵە دەنگەدەی بە مەجموعەیە خەڵک دوای بینیت باشەکان هەڵبژاردننی داهاتوش پشگیریانەکەی بینیت خراپەکان هەڵبژاردننی داهاتوو سزایان ئەدەی بۆیە یعنی ئەمە ڕێگە ڕاستەکەیە هاوڵاتی بێبانگ نەبێ بەرامبەر بە پەرلەمان بەرامبەر بە یاسا دەرکردن چونکە یاسا دەرکردن مەسئولیەتێکی زۆر گەورەیە ماوە عەباس یاسای خراپ ژیانی وڵات ئەشێوێنێ ژیانی خەڵک خراپەکە و ئایندەیەکی ترسناک چاوەڕێی میلەتەکە یعنی بۆ نمونە ماوە عەباس ئەگەر یاسایەکی خراپ لە بواری پەیوەندی خێزانەکان بێتە پەرلەمانەوە دەریش چێت کە هەوڵیش هەبوو طبعاً لە دەرەوەی پەرلەمانە هەوڵە بوو شتی زۆر خراپ بە ئاینی ئەم میلەتە بە ڕەوشتی ئەم میلەتە بە چوارچێوە خێزانیەکان بێنرێتە پەرلەمان و ببێتە یاسا تەمەنەوەی هاتە ناوهۆڵی پەرلەمان بە حەوت ئاو شۆرا بوویەوە کە هێشتا هێندێشتی تیا بوو دژی دینی خەڵک دژی ئەخلاقی دژی خێزانی خەڵک لە یاسای توندوتیژی خێزانیە بەڵە یعنی ئەوەی کە هاتە ناوهۆڵی پەرلەمان بە حەو ئاو شۆرا بوویەوە و نەیانوێرا ئەوانە کە زۆر شتی زەق بوون کە شتی قێزەونیشی تیا بوو تەنانەت مەترسی بەڵەمان ترسی هەیە چۆنە بێ هاوڵاتی لە ماڵی خۆیان دانیشە بڵێ من دەست بە کلااوکی خۆمەوەگرم حەقم نییە لە پەرلەمان چی ڕوئەدا چی ڕوونادا نا ئەو یاسایی لە پەرلەمان دەرەچێ ئەو بڕیارە ئەو حکوومەتە سبەینێ قرارە خراپەکان ژیانی ئەویش تێگەدا هەر ئەم قرارە خراپانە و هەرم شێوازە حکومڕانی خراپە نییە کە ئێستا خەڵکی بێکار کردووە کە موچەی خەڵک دواخە کە موچەی خانشینی باش ناکە کە نەوتی خۆمان نەوتت هەیە پاڵاوگەت هەیە نەوتت ناداتێ بە زستانە کە دوای 30 ساڵ حکومڕانی 24 ساعت کارەبات نایەتێ کە ڕۆژ بە ڕۆژ باج و ڕسوماتت لەسەر زیادەکە هاوڵاتی نابێ بێخەم بێ هاوڵاتی نابێت تەنها ئەو کاتە خۆپشاندان بکە کە خەتەرەکە و مەترسیەکە گاتەش ڕاستە و خۆژیانی خۆی بۆ نمونە سیارەکەی بنزینی تیان نامێنێ اینجا نا ئەبێ لە هەموو شتەکان بەیەکەوە دەستی یەک بگرین ئەم هێز و دەسەڵاتە لەوە لاوااسترە لە بەردەم ئیرادەی خەڵکی کوردستانە خۆی پێبگیرە ماوە عەباس ئیرادەی خەڵک لەسەر و هەموو شتێکەوەیە ببینە گۆڕانکاریە گەورەکان کێ کردی لە وڵاتانە ببینە مەسەڵەن سەدام بۆ نەمایەوە سەدام ئەگەر بچووکترین خۆشەویستی لە ناو خەڵکە هەبوایە 20 ساڵی تریش لە ناو خەڵکە حەشارە درا سەدام بەر لەوەی هێزێک داگیری کا لە ناو خۆڕوخە معمەر قەزافی حسنی مبارەک یعنی ئەومانەوەی بەشار ئەسەد ماوەتەوە لە دوای خوێنی بە هەزاران هەزار هاوڵاتی ئێستا وڵاتەکەی بەشێکی بەتەواتی وێران بوو بەشێکی گەورەی ئاوارە بوو بەشێکی گەورەی کوژرا ئەوە مردنە هەر بە ڕۆژی ڕووناک کە بەشار ئەسەدی تیا ماوەتەوە بۆیە کاتی خەڵق قسەیەکە میلەت قسەیەکە بە دڵنیاییەوە هیچ دەسەڵاتێک لە بەردەم مەسەڵەن ئەم پرسیارەکەم وەک دەرفەتە بێ گەڕینەوە لایەوە بەڕێزانە کۆمەڵی دادگەری لە بڕیاردان لە وەرگرتنی هەڵوێست دەربارەی درێژکردنەوەی ماوەی تەمەنی پەرلەمانی کوردستان پەلەی نەکرد باوا بڵێ چەند کۆبوونەوەیشی ساز کرد ئەمجا کۆتە هەڵوێستی خۆی ڕاگەیان ئەمە بەمانای ئەوە دێکە ڕای جیاواز هەبوو چوزانم قەلەقی هەبوو لە لای کۆمەڵی دادگەری بۆچی پرسیارەکە ئەمەیە کە کۆمەڵی دادگەری پەلەی نەکرد لە وەرگرتنی هەڵوێست ڕاستی کۆمەڵ سروشتەکەی وایە بەڕاوێژ کارەکە و بەڕاوێژ قەرارەدا و دیراسەشەکە اینجا بڕیارەدا یعنی هەر خێزانێک هەر میلەتێک هەر حیزبێک ڕای جیاوازی تیا بوو معنای وایە عقلی جیاوازی تایە و بیرەکاتەوە هەر حیزبێک کەسێک شتێکی وت و هەمووی جێبەجێی کرد وەگەوەی کە ئەیانوێ وڵاتەکەش وا بەڕێوە چێ کەسێک لە سەر و سەرەوە بڕیار بدا و میلەت هەمووی جێبەجێیکە کە ئەم نەتیجە حکومڕانی هەیە ئەو میلەتە مردووە ئەو حیزبە مردووە بۆیە بە دڵنیاییەوە ئەو ڕایانەی ئەم برا خوشکانە لێرە وتیان ئەم برا بە ڕێزانە وتیان
بێنە دەرەوە باشترە بمێنەوە باشترە هەر یاکە و بەڵگەی خۆی هەیە لەناو کۆمەڵیشا ئەم گفتوگۆیە هەبوو یەک شتی کەشکە زۆر گرنگ بوو بەلامانەوە ڕای شەقام بوو ڕای جیاواز بوو ڕای کەسایەتیەکان بوو لەوەش گرنگتر بەلامانەوە گرنگ بوو هەموو ئەوانەی ناڕازین لەناو پەرلەمانە بەیەکەوە هەڵوێست ئێستا ئێمە حوت ئەندام پەرلەمان بەیەکەوە هەڵوێست وەرگین وەک فراکسیۆنی کۆمەڵ یا 12 بەیەکەوە باشترە 12 بن هەڵوێست وەرگرن یا 20 بەیەکەوە باشترە بە دڵنیاییەوە ئێستش لە دوای ئەم هەڵوێستە هیوادارم لایەنەکانی ئۆپۆسیۆن بەیەکەوە ناڕازیەکان بەیەکەوە هەموو بەیەکەوە بیر لە چارەسەرێک بکەینەوە کە چارەسەرێکی ڕێشەی بێ بۆ سپاس ئەگەڕێنە دوای ئەم بەڕێزانە فەرموو دەست خۆش بێت بەڕاستی یەکێکی لە پەرلەمانتارە زیندۆکانی ناو پەرلەمان کە ئێمە لەم خولە زۆر دڵمان پێخۆش بوویت دەست خۆش بێ من سمەیام لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامیم و حەزەکەم پرسیارێک کە ئێمە زۆر لە ناو ڕێکخراوە ئافرەتانەکان ڕێکخراوە ژنانیەکان زۆر ئیشمان کردووە هەستەکەم ڕێکخراوەکانی ینی حیزبەکانی دەسەڵات ئەمماوە ماوەی پێشوو ساڵانی پێشوو زۆرترین ئیشێک کە کردبێتیان لەسەر ئەو یاسای خێزانیە بۆ ینی کەمپینێکی زۆریان ڕاگەاند ئیشێکی زۆریان ڕاگەاند لەسەر کەمپین و لەسەر ئیشەکانیان هەستەکەم زەقترین هۆکارێک کەس ناکەی زەقترین هۆکارێک کە ئەمان ئێستا ئەم دۆخەیان دروست کردو بۆ ئەوەیەکە بۆ خۆیان بە ئارزوی خۆیان دەستکاری ئەو یاسانە بکەن ماشەڵڵا زۆر باسی یاساکانتان کرد کە خۆتان زۆر جەختان لەسەر کردەوە هەست ناکەی بۆ نمونە بۆ ئەو یاسای خێزانیە بە ئارزوی خۆیان دەستکاریکەن یاسای پەرلەمانی یاسای هەڵبژاردن ئەوانە بە ئارزوی خۆیان دەستکاریکەن دووەم پرسیارم ئەوەیە کە ئێوە ئەگەر بمێنەوە ینی بەو کەمینەسان کە ئێستا ماونەتەوە ئێمە دوو ئۆپۆسیۆنی ترمان دەرچوون ینی هەڵوێستی خۆیان ڕاگەیان لە پێشووترە ئێوە چیتان پێ ئەکرێ ینی ئەگەر ئەم یاسایانە بخرێتەوە بەرباس و دووبارە ئەو بکرێتەوە ئێوە چیتان پێکرێ و کەمینن زۆر باشە دەست خۆش سپاس کێ بداخەلی دیکەی هەیە بەڕێزان پرسیاری هەیە فەرموو سەرەتا بەناوی خی گەورە و میهرەبان دەستان خۆش بۆ میوانداریتان بەخێراتی کاکۆمەری چەکەم خۆی لە ئەسڵا حکوومەت بۆچی دروستە حکوومەت بۆچی دروستەکرێت بۆ دابینکردنی ژیانێکی خۆش و دابینکردنی عەدالەت بۆ تاکەکانی کۆمەڵگە لەم حاڵەتەیە ئیشی پەرلەمانێتە ناوە جێگەی پەرلەمانێتە ناوە پەرلەمان ئیشی چیە لە ئەسڵا پەرلەمان ئەوەیە کۆمەڵێک خەڵکیەت کە لە ناو کۆمەڵگەیان کە لە ناو عامەی خەڵکان ئەو قەرارانە ئەو بڕیارانەی کە پێویستە بدرێت کە خەڵک پێویستێتی کە ئاگاداری خەڵکن و خەڵک محتاجێتیت دابینیم کەن و بێن بە حکومت بەوەی کە قەراری لەسەر بکرێت و جێبەجێ بکرێت ئەتوانم بڵێم خولی پێنجەمی پەرلەمان کە ئەم 4 ساڵی ئەخیر بوو یەکێک بوو لە هەرە فاشلترین خولەکانی پەرلەمان چونکە ئەگەر دیقەتی بڕیارەکانی ئەم 4 ساڵیان بین هیچ شتێکی تیان نەبوو کە زۆر ڕوون بێت و پێویست بوو بۆ خەڵک معاشەکە تایەتی ئێستا لەم ماوەیە تاکەشت کە خەڵک دڵی پێی خۆشە معاشەکەش چیان کردووە هەموو ساڵی هەموو مانگێک کە معاش دابەشەکە لە یەکی مانگۆ ئەدرێت تا 25 مانگ ئەمە بۆچی ئەوشەکەن بۆی کە لەسەر مانگی 12 جارێکەکە معاشێکی کە بخۆنەوە یعنی خەڵک ئەگەر دیقەت بات لە هەموو سوچێک و لە هەموو پەنایەکەوە ئەم حکومەتە خەڵک ئەخوات ئەم حکومەتە یارمەتی خەڵک نایات دەستخۆشی لە کاک عومەر و هاوڕەکانی شێکم کە کشانەوە لە پەرلەمان بەڵام لەم حاڵەتەیە شتێک هەیە ئەمان کە 12 پەرلەمانتارن کشاونەتەوە لە حکومەت لەم حاڵەتەیە ساحەت چۆڵە بێ بۆ هێزەکانی دەسەڵات بۆ پەرلەمانتارەکانی دەسەڵات بۆ ئەوی کە بە ئارەزی خۆیان چیان پێویست بێت و چیان بوێت ئەو قەرارە دابین بکەن من هیوادارم جارێ زوو بوو بۆ ئەوی کە بکشێنەوە چکە بە 12 پەرلەمانتار بەڕاستی وەزعەکە هیچ فەرق ناکات یعنی لەناو پەرلەمانابوونیان زۆر باشتر بوو ئەبووە چاوەڕیان کردە زیاتر ببێت ئێستا پەرلەمان چەند پەرلەمانتاریتیایە بەلایانی کەمەوە نیوە زیاتر بکشایەتەوە لەو حاڵەتە تەسیرێکی زۆر باشی ئەبوو و هیوادارم ئینشەڵڵا بگەین بە ئەنجام لەگەڵ مۆزوعەیە و هیواداریشم لەسەر کارێکی خۆتان بەردەوام بن و هەڵوێستەکەتان زۆر جوان و دەستان خۆش بێت باز بەڕێزان من سپاسان دەکەم دێمە ناو بەرنامەکە ماسە عومەر دیسان ترس هەیە لەوەی کە و بەڕێزانت تاکیدی یەکەنەوە من دڵنیام لە شەقامیش ئەو ترسە زۆرە هەم پێیان خۆشە کە پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن هەڵوێست زۆر بکرن استیخارە بکەن بکشێنەوە هەمیش ترسیان هەیە لەوەی ساحەکە بۆ ئەوان چۆڵ ببێ ئێوە چیتان پێکرێ بە هەوا پرسیار بکەین
لە دەرەوەی تەراوی پەرلەمانی کوردستان ئەگەر پەرلەمانتارانی دەسەڵات بە فرسەتیان زانی یاسای جۆراوجۆر دەربکەن. خۆی بەڕاستیام هەڵوێستەی ئێمە ڕاکردن نییە لە مەیدان، ڕاکردن نییە لە سەنگەر، ڕاکردن نییە لە هەڵوێست وەرگرتن. لەسەر هەڵوێستەکانمان بەردەوامە بین. وەسیلەی زۆرمان بەدەستەوەیە لە دەرەوەی پەرلەمان. ڕاستە پەرلەمان وەسیلەیەکی زۆر بەهێزە، بەڵام ئەم حەقیقەتە هەیە ئەمە یەکەم ئەزمونە لە کوردستانە کە 4 جاری ڕابردووش تەمەنی پەرلەمان درێژ کراوەوە، بەس ئەمە یەکەم ئەزمونە کە لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نزیکەی 20 گەندام پەرلەمان هەڵوێست وەرگرن بێنە دەرەوە بکشێنەوە بە ئەسلوبی جیاجیە. ئەمە خۆی بۆ خۆی فشارێکی زۆر گەورەیە. ئەگەر دەسەڵات لەم پەیامە تێنەگا بەڕاستی تر لە هیچ پەیامێکی تریش تێناگات. تەڵان لە ڕابردووە زۆر پەیامی تری فەرامۆش کردووە. ئیتر ئەمە خەریکەگاتە لووتکەی پەیامەکان. ئێمە فشارەکەین بە هەر وەسیلەیە کە هەمانە لە میدیاوە لە ڕایگشتیەوە بە گردبوونەوە بە خۆپشاندان بە هەرچی ڕێگەیەک بۆمان بکرێ بۆی هەڵبژاردن لە کاتی خۆیان بەڕێوە بچێ. یعنی ئێمە ئەوە نییە کە هەڵوێستەکەمان نواندووە و ئیتر تەواو هیچ داواکاریەکمان لەسەر ژیانی خەڵک نەبێت. نەخێر بەم جۆرە لێگەڕان لە هەرێمی کوردستان یعنی وەکو کەشتێکە وایە غەرقە بێ هەمومان نەخینکێ بەیەکەوە بۆی هەمومان نەخینکەین بۆی میلەتەکە نەخینکێ بەڕاستیە بێ هەڵبژاردنێک بەڕێوە بچێ بە زوویی لە کاتی خۆیان کە هەڵبژاردنێکی پاک بێ و تعبیر بێ لە خەڵکی کوردستان پەرلەمانێکی تازە بێتە پێشەوە کە خەڵک بەم جۆرە لێ ناڕازی نەبێ و بالفعل نوێنەرایەتی خەڵک بکە بالفعل چاودێری کارەکانی حکوومەتکە لێپرسینەوە لە کارەکانی حکوومەتکە و حکوومەت لەو پەرلەمانەوە حکوومەتێکی باش ملکەت بۆ یاساکان ملکەت بۆ کاری چاودێری پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و مؤسساتی تری چاودێری بێ. سومەیە خان جوانی فەرموو و ئەوان بەڕاستی یعنی بەداخەوە ئێستا بەو جۆرەیە هەر یاسایەک بیانەوێت هێندێک هەیەزان لە ناو کۆمەڵگا کە نامۆن بە کللتوری بە ئاینی بە ڕەوشی ئەم میلەتە دەرفەتی بچووکیشیان دەستکەوێ بیرۆکەی زۆر نامۆ ئەهێنە ناو یاساکانەوە. یاسای توندوتیژی خێزانی هەموار بوو طبعاً یاساکە 2011 دەرچوو بووی خۆی یاسایەکی خراپ بوو. یعنی لەبری ئەوەی بێت خراپیەکانی تیا دەربێنی هەمواری کەیتەوە کەچی هێندێک خراپەی بەردەوام بوو هێندێک خراپەشی تیا ئیزافە کرابوو. طبعاً لە هێندێک گفتوگۆی ئەو پرۆژە یاسایە هێندێک ڕێکخرا و پێشنیاری وایان کردبوو ئینسان سەری سپیە بێ مامۆستا عەباس کە ئەگەر باسی کا بۆ کۆمەڵی پێشنیاری ئەویان کردبوو کە پێکەوەبوونی کوڕ و کچ لە دەرەوەی مؤسسەی شەرعی و قانونی بە حرام نەزانرێ و بە سزای نەبێ و بە تاوان نەزانرێ. یعنی بە کورتەکەی ئەو گیاڵ فرێند و بۆی فرێندەی کە ڕۆژ ئاوای وێران کرد کە ئەوروپای وێران کرد ئەمەش لێرە اعتیادی بێ و طبعا شکر بۆ خوامە لە لیژنەی یاسایی و لە لیژنەی یاسایی و لیژنەی ژنان و لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و دەستەی سەرۆکاتی پەرلەمان بەتابەت لیژنەی کاروباری لیژنەی ژنان و چەند کەسێکی تایە کە ڕێگەیان نەدابوو بەمانە لە کاتی ئامادەکردنی راپۆرتە ئەم شتانیان لابردبوو بۆیە ئەوەی هاتووە ناوهۆڵی پەرلەمان بە حەو ئاو شۆرا بوویەوە. بێگومان نەبوونی خەڵکی باش چاک دڵسۆز نوێنەری ڕاستەقینە میلەت لە ناو پەرلەمانە فراغی گەورە کێشەی گەورە مەترسی گەورە دروستەکە. هەر لەم ڕوانگەیەوە کە ئێمە جەختەکەینەوە لەوەی کە بەڕاستیە بێ خەڵک وشیار بێ و خەڵک زیاتر لەوە بە ئاگا بێ و ئەبێ گرنگی بە پەرلەمانەکەی بدا لە داهاتووە و لەم ڕوانگەیەشەوە کە ئێمە یعنی ڕێز بۆ ئەو دەنگانە دائنین کە پێیان وابوو بمێنینەوە باشترە و بەڵام لەم دۆخە سیاسی کە ئێستا هەیە هەڵوێست بێکمان دەست نەکە و لەمە بە قووەتر و باشتر بێ بەڕووی ئەم کارە نایاسایی لایەنەکانی دەسەڵاتە ئەگەر هەڵوێستێکی باشتر شکبەرین بە دڵنیاییەوە ئەوە ئەگرینە بەر. کۆتا قسەمەوەیە دەوترێ کۆتایی بە بەرنامەکەم دێنم بەڵام بە کورتی دەوترێت ترسێک هەیە هێشتا دەسەڵات دانەکەوێت بەوەی ماوەی ساڵێکی درێژ کردوێتەوە دوای ئەم ساڵاش بیکا بە دوان وسییان و زانم لە ئەگەری لەو شێوەیە چی ڕوەدا بەڕێ چونکە یەکەم هەڵبژاردن بڕیار بوو دوای 6 مانگ هەڵبژاردنێکی تر بەڕێوە بچێت لایەنەکان هەموو ڕێککەوتن لەسەرەوە بینیمان 8 ساڵ بەسەر ماوەی یاسایی تەمەنی یەکەم هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە تێپەڕی ئەبێ خەڵک فشارکە مامۆستا عەباس ئەمە ژیانی خەڵکە مافی خەڵکە ئیرادەی خەڵکە ئەبێ خەڵک فشارکە ئەبێ نەوەسین وەک چۆن ئەم بەڕێزانە لە پێناو ئەو ئامانجا هاتوونەتە ئەم بەرنامەوە بەڕاستی وی قسەی حەق بن قسەی ڕاستکەن و جەنابیشت لەو پێناوە ئەم بەرنامەیەت ڕێخستووە و مامۆسایان لەسەر مینبەر مامۆسا لە قوتابخانەکانە لە شەقامەکانە
لە کاتی گردبوونەوەکانە لە پرسەکانە لە هەمومانەوە لە هەموو ڕێگاکانەوە ئەبێ فشارکەین ڕێگە نەدەین ئەم میلەتە ئەم وڵاتە هی ئەم میلەتەیە ماوەسا عەباس هی دوو حیزبی سیاسی نییە دوو حیزبی سیاسی لاوازن بچووکن کەمن ئەگەر میلەت هەستێتەوە سەر پێ ئەگەر میلەت قسەی خۆی بکە بەڵام بەڕاستی ئەگەر هەمومان بێدەنگ بین بە دڵنیاییەوە ئەم دۆخە بەردەوامە بێ هەڵبژاردن ناکرێ یاسای بودجە نابێ داهاداشکرا نابێ دامەزراندن نابێ هەلیکار نابێ گەندەڵی و قۆڕخکاری و دزی و لە ڕێگەی کۆمپانیاکانیانەوە بەردەوامە بێ ئەبێ قسە بکەین ئەبێ دەنگ هەڵبڕین ئەبێ ناڕازی بین ئەم ڕێگاکەیەتی زۆر سپاس من کۆتایی بە بەرنامەکەم دێنم بەڕێز عومەر گوڵ پێندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان باوا بڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت و میوانە بەڕێزەکانم لە هاوڵاتیانی دانیشتوی شاری سلێمانی سەربەرز بن دەستان خۆش بێ سواز بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان سواز بۆ هاوکارانم بینەرە بەڕێز و خۆشەویستەکان سپاس بۆ ئێوەش تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا وێ گەیشتنەوەیەکی تر شاد و کامەران بکاتن.